ڕێز و سڵاوێەوە بینەران و گەگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. هیوادارم کاتیوەتان هەبێت تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمانە بن. بابەتی یەکەمان بەناونیشانی دانوستانەکانی ئەمریکا، ئێران و هێڵی سووری دیبلۆماسی. ئەم بابەتە لەلایەن شەریف عەلیەوە ئامادە کراوە بەم جۆرەیە کە بۆتان دەخوێنمەوە. لە زانستی دیبلۆماسیەتدا بۆ هەر پرۆسێسێکی دیبلۆماسی هێڵی سوور هەیە. هێڵی سووری دیبلۆماسی دوو جۆری هەیە. یەکەم هێڵی سووری دیبلۆماسی سیاسی کەم بابەتە تەرکیزی لەسەر ئەم ڕوکنەیە، و دووەم هێڵی سووری دیبلۆماسیەتی کللتوری. ئەم بوارەیان تەرکیز دەکاتە سەردانانی ئاڵا و ئەتەکێتی دیبلۆماتەکان بەگشتی، بە تایبەت چۆنیەتی دانیشتن و قسەکردنی دیبلۆماتکارەکان. هەندێک جار کەشی دانوستان تێک دەچێت، چونکە لایەنێکیان قوبوڵی ناکات لە ڕووی ئەتەکێتەوە لایەنی بەرامبەر ئاماژەیەکی سوکایەتی ئامێزیان بەرامبەر بکات کە ئامانجی ئەم بابەتە ئەم تایبەتمەندیانە نییە. هەروەک ئاماژەی بۆکرا هێڵی سووری ئەتەکێتی دیبلۆماسی دەچێتە چوارچێوەی زانستی دیبلۆماسیەتی کللتوریەوە، نەک زانستی دیبلۆماسیەتی سیاسی. هێڵی سووری دیبلۆماسیەتی سیاسی ئەمریکا بەرامبەر بە ئێران لە دانوستانەکاندا بە شێوەی هەرەسەرەکی دوو خاڵی بنەڕەتیە کە بەلای ئەمریکیەکانەوە هێڵی سوورن. یەکەم، پرسی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران. دووەم، پرسی زاڵبوون بەسەر جیۆپۆلیتیکی گەروی هورمز. لەنێو ئەم دوو پرسە هەرە سەرەکیەدا کۆمەڵێک خاڵی تر هەیە کە بەلای ئەمریکاوە ئارگومنتارین، واتە مەشتومەڕ هەڵگەڕن. بەڵام بەلای ئیسرائیلەوە کە بە شێوەی فەرمی بەشداری دانوستانەکان نییە، ئەو خاڵانەش هەر هێڵی سووری دیبلۆماسی سیاسین لە دانوستانەکاندا. ئەوانیش بریتین لە یەکەم، بەرنامەی موشکی بالستی ئێران. دووەم، پرسی پرۆکسیەکانی ئێران بە تایبەت لە عێراق، لوبنان، فەڵەستین و یەمەن. سەرەڕای و خاڵانەش کۆمەڵێک بابەتی تر هەندیسانەوە دەکرێت تیمی ئەمریکا ئیسرائیلیش هەر لە ڕێگای ئەمریکاوە لە دانوستانەکاندا قسەی لەسەر بکەن، وەکو یەکەم پرسی ناوخۆیی ئێران، دووەم پرسی تەداخلی ئێران لە وڵاتانی کەندا، سێەم پرسی گاز و نەوتی ئێران بە تایبەت مامەڵەی ئابووری سەربازی ئێران لەگەڵ چین و جیۆپۆلیتیکی دەریای قەزوین بە تایبەت مامەڵەی سەربازی ئێران لەگەڵ رووسیا. ئەم سێ پرسەی سەرەوە وەک ئەوانەی کە لە پێشووتردا ئاماژەی بۆکرا خاڵی هەرەسەرەکی دانوستانەکان نین، بەڵام بێگومان تیمی ئەمریکا هەر وەکو فەنی دیبلۆماسی سیاسیش بێت قسەیان لەسەر دەکات. بێگومان سەرانی ڕژێمی ئێرانیش لە هەموو ئەو پرسانەدا دەیانەوێت دانوستانکاری باش بن و ئەوانیش بە ئاراستەی بەرژەوەندی ڕێژێمەکەیان، نەک بەرژەوەندی گەلانی وڵاتەکەیان ئاراستەی بکەن. کەوایە لە کەشێکی ئاوای چەندین بابەتی مشتومڕاوی دانوستاندا زانستی دیبلۆماسیەت پێمان دەڵێت ئەم دانوستانانە پێویستیان بەکاتە بڵێن کە درێژە دەکێشێت، بەمەرجێک ئەگەر دانوستانەکانیش بەردەوام بن. گەر لەم چەندێڕەدا واز لە پرسە دیبلۆماسیەکە بێنین و بگەڕینەوە بۆ بەریەکەوتنەکە لە ساڵانی ڕابردوو، چەندین جار لە زیاتر لە 6 بابەت ئەو خاڵانم بە تێفکرینی استراتیژیشی کردوێتەوە کە چۆن و بۆچی استراتیژی ئەمریکا ئیسرائیل ڕووخاندنی ئەم ڕژێمەی ئێرانە. لەم تێفکرینە استراتیژیەوە دیسانەوە بۆچوونی هەندێک لە پسپۆڕانی سیاسی کۆماریەکانی ئەمریکاتان بۆ دەخەمەڕوو کە پێیان وایە ئەم ماوەیە دانراوە بۆ ڕێوڕسمی تەرمی خامنەیی گرنگترین دەرفەتەکە سەرانی ڕژێمی ئێران و حەماس و حیزبوڵڵا پێکەوە لەناو ئێران بکرێنە ئامان، چونکە پێیان وایە زۆری نیان ئێستا لە ئێران بە دەردەکەون. ئەم بۆچوونە لەلایەن میدیا ئینگلیزیەکانی ئیسرائیلیشەوە پشتیوانی لێ دەکرێت، بەڵام ترەمپ و کابینەکەی ڕێگرن لە قۆستنەوەی دەرفەتێکی لەم شێوەیە. بەپێی دوێنێ شەوی هەڵسەنگاندنی کەناڵی فۆکەسنویزی نزیک لە کۆماریەکان کە بە دوواداچوونی وردیان بۆ مەراسمی تەرمی خامنەی و دەنگی ناڕازی لە شارەکانی ئێران کردووە، ڕێژەی دەنگی ناڕازی و دژبەری ڕژێمی ئێران لە ناوخۆدا لە 180 بەرز بۆتەوە بۆ نێوان لە 185 بۆ لە 190. بێگومان ئەم ئامارانە بنزیکەیوان نەک لە 100%. بەڵام هیچ لەو حەقیقەتەش ناگۆڕێت کە زۆرینەی ڕێژەی دانیشتوانی گشت گەلانی ئێران دژی ڕژێمەکەن. هەرچەندە تیمی دانوستانکاری ئێران ویستیان بە وەرگرتنی ئۆکەی ترەمپ و گرتنەبەری ڕێوڕسمی تەرمی خامنەی بە جۆرێ بجۆڵێنەوە کە ئەو پەیامە لە ڕووی دیبلۆماسیەوە بگێن. زۆرینەی دانیشتوانی ئێران ڕووی کردوێتەوە ڕژێمەکە، بەڵام تا ئێستا پێچەوانەکەشی هاتوۆتە دی. ئەمە جگەلەوەی ئاماژەکانی ناکۆکی سەرانی ڕژێمی ئێران و بەکارنەهێنانی دەستەواژەی تون دژی ئەمریکا وەکو جاران دەرکەوتون و سەرمێنەری سازشکردنی نهێنیانە، بەڵام ئەمریکا ئیسرائیل تەنیا بەم دۆخە وازیان لێ ناهێن. هەرچەندە باڵی سەربازی ڕژێمی ئێرانیش دەیانەوێت نەفەسێک هەڵمەژن و خۆیان ڕێک بخەنەوە، بەڵام خۆڕێک خستنەوەیان
کە وەک جاران بێ دەستەمە یان کاتی زۆرتریشی دەوێت. ئەم قسەیە دەیەوێت من بەرەو کوێ ببات ناونیشانی بابەتێکی دیکەمانە کە لەلایەن شاخەوان ساڵح میرزاوە ئامادەکراوە بەم جۆرە دەست پێ دەکات. وێنای ئەوە بکە دوو کەس لە پەنجەرەی قاوەخانەیەکەوە سەیری شەقام دەکەن لە موبایلەکەیاندا هەمان هەواڵ دەخوێننەوە. پێویستە ئەم بڕیارە دووبارە هەڵسەنگێنرێتەوە. یەکێکیان دەڵێت باشە ئەمە ڕخنەیەکی تەندروستە، ئەوی دیکە کەمێک دەوسێت و دەڵێت ڕەنگە، بەڵام با بزانین ئەم قسەیە چی دەکات، چونکە هەمان ڕستە هەمیشە هەمان کار ناکەن. زمان تەنها گەیاندنی زانیاری نییە، بەڵکو کردارە. ئەگەر شەرزەیەک لە دوای پشکنینی بەڵگەکان و داتاکانەوە ئەم قسەیە بکات، ڕەنگە مەبەستیەوە بێت کە بڕیارەکە کێشەی هەیە و دەبێت باشتر بکرێت، ئەو دەیەوێت دەرگای چاکسازی بکاتەوە. بەڵام مەگەر هەمان ڕستە لەسەر شانۆیەکی سیاسی لە نێوان هاوار و چەپەڵێداندا بوترێت، ڕەنگە کارێکی تر بکات، ڕەنگە هەوڵ بدات خەڵک بەرەو هەڵبێستێکی دیاریکراو ببات، یان بە ناوی ڕخنەوە دەیەوێت بەرپرسیارەتی لەسەر شانی خۆی لابات. وشەکان هەمان وشن، بەڵام مەبەست و کاریان جیاوازن. هەندێک جار کەسێک پرسیار دەکات بەڵام لە ڕاستیدا نایەوێت وەڵام بزانێت، دەیەوێت فشاری زیاتر دروست بکات، وەگەوەی بڵێت ئایا ئێوە هیچ بەرپرسیاریتان هەیە؟ لە ڕواڵەتدا پرسیارە بەڵام لە کاردا تۆمەتبارکردنە، یان کەسێک دەڵێت من تەنها حەقیقەت دەڵێم. ئەمە ڕەنگە ڕاستگۆیی بێت، بەڵام هەندێک جار ئەم ڕستەیە بەکاردەهێنرێت بۆ ئەوەی ڕێگای ڕخنە و بەڵگە هێنانەوە دابخات. پێشەوەی تۆ بپرسیت بەڵگەت چییە، خۆی لە شوێنی حەقیقەتدا داناوە. لە گفتوگۆی گشتی ئەوەی گرنگە تەنها ئەوە نییە کە قسەکە ڕاستەیاننا، گرنگە بزانیت ئەو قسە و چه هەوڵێک یان چه هەوڵێک دەدات و کێ بەرپرسیارەتی دەرەنجامەکەی هەڵدەگرێت. دەیەوێت ڕوونی بکاتەوە یان دەیەوێت کەسێک بێدەنگ بکات. کاتێک ئەو جیاوازیە دەبینین دەقەکان بە شێوەیەکی تر دەخوێنینەوە. لە کۆتایی هەواڵەکەدا ئەو دوو کەسەی قاوەخانەکە جارێکی تر سەیر ڕستەکە دەکەن. پێویستە ئەم بڕیارە دووبارە هەڵسەنگێننەوە. ئەم جارە یەکیان تەنها ناپرسێت چی وتراوە، دەپرسێت ئەم قسەیە دەیەوێت من بەرەو کوێ ببات، وەکوێ بەرپرسیارەتیەوە ڕاستەی هەڵگرتووە. ئەمە گۆڕانکاریەکە لە بینی ڕووکەشی دەقەوە بۆ خوێندنەوەی مرۆیانە، چونکە لە کۆتاییدا هەروشەیە کە دەوترێت کاریگەری لەسەر ژیان و چارەنووسی مرۆڤێک هەیە. کاتێک بە وردی لە پشتی وشەکان دەڕوانین، ئاسانتر دەتوانین جیاوازی بکەین لە نێوان دەنگی ڕاست و دەنگی ساختەدا. لەو کاتەدا چیتر بە ئاسانی هەڵناخەڵەتێنرین، بەڵکو بڕیاری خۆمان بە هۆشیاری دەگرین، داوای بەڵکە دەکەین وا بەرپرسیارەتی لە قسەکەر دەخوازین. گەشتەکانی شۆڕژگێڕ. سەمیر میرانی ئەم بابەتی ئامادە کردووە بەم جۆرە دەست پێ دەکات. کەس بە شۆڕژگێڕەکە ناڵێت کە بۆتە بارگرانی، کەس لەگەڵی دادانانیشێت و پێی بڵێت ئەو ڕۆڵەی بۆی دروست کرابوویت کۆتایی هاتووە، ئەو خۆی ئەمە بۆی دەردەکەوێت. لە نیگایەک کە درەنگ دێت لە بانگێشتێک کە پێی ناگات، لە ناوەکەیەوە کە جاران یەکەم دەهات پاشان دووەم تا تەواو لەبیر کرا. لێرەوە چیرۆکی ڕاستەقینە دەست پێ دەکات، نە لە جەنگ نە لە سەرکەوتندا، بەڵکو لەو ساتەی کە هاوڕێی گەشتەکە تێدەگات کە چیتر هاوڕێ نییە بەڵکو بۆتە بەرگران. ئەم تێگەیشتنە نە خەیاڵێکی کاتیە و نە گومانێکە کە لە کاتی ماندووبوون دڵ دەگرێت. ئەوە ڕاستیکی بریندار یان ڕاستیکی بریندار و بەرچاو کە بە دەستی خۆی دروستی کردووە. دەسەڵات هاوبەشی لە شکۆدا قوبوڵ ناکات. بابەتەکە لە چاوشنۆکی و تەماعی قوڵترە، بابەتی مانەوەیە. خەڵک دوو فەرمانڕەوا نابینێت، خەڵک بەراورد دەکات. لە هاوڕێی کۆنی خەبادا ئاوێنەیەک دەبینین کە ڕنگدانەوەی ئەوەیە دەسەڵات دەکرات چۆن بێت ئەگەر لەو شوێنەدا جێگیر نەبووە. کاتێک پیاو دەبێتە دەنگێک کە خەڵک یادی دەکەنەوە، دەبێتە ناوێک کە لە چیرۆکەکاندا پێشناوی فەرمانڕەوا دێت، بوونی خۆی دەبێتە مەترسیەکی پێدەنگ، مەترسیەک کە تەنها بە نەمانی خۆی کۆتایی پێدێت، چونکە دەسەڵاتی ڕەها لە شوێنێکدا ناژێت کە دوو دەنگی تێدا بێت. لە کاتی مەترسیدا قەڵغان، بەڵام لە کاتی ئاشتیدا خۆی بووە مەترسی. چەکی لەو دەستەدا هەڵگرتە بوو کە فەرمانڕەوەی نەدەکرد پێشەوەی بە سەربازەکانی ڕوبەڕووی دوژمن بێتەوە،
بە سنگی خۆی وەستا ئەو پارێزەر بوو پێشەوەی دیوارەکانی قەڵا دروست بکرێن بەڵام کەی قەڵغان دەبێتە چەکێک ئاراستەی ناوەوە کاتێک خەڵک ناوی ئەو پێشناوی فەرمانڕەوا دێنن کاتێک بە چرپە نهێنی دەڵێن ئەگەر ئەو نەبوایە دەسەڵات هەرگیز دروست نەدەبوو کاتێک دەبێتە خاوەنی ئەو چەکەی کە کەس بەرگەی ناگرێت لەو ساتەدا قەڵغان چیتر قەڵغان نییە بووەتە هەڕەشەیەکی بوونی بۆ ئەوانەی سەرکەوتنیان پێکەوە دروست کرد و هاوبەش لە ساماندا و لە هەمووی مەترسیدارتر هاوبەش لە شکۆتە شۆڕش منداڵەکانی خۆی دەخوات دانتۆن ئەمە پێشبینیەکی شیعری نییە یاسەیەکی توندا هەموو شۆڕشێک بە خوێنی هاوبەشەکانی خۆی نووسیوێتی مێژوو هەمان بەشەکان بە ناوی جیاواز دەگەڕێتەوە ڕوونترین دیمەن لە دڵی دەوڵەتی عەباسی دادێت ئەبوو موسلیمی خۆراسانی ئەو پیاوەی لە ڕۆژهەڵاتەوە ئومەویەکانی ڕووقان سوپاکانی کۆکردەوە و شارەکانی داگیر کرد و عەباسیەکانی لەسەر شانی خۆی گەیاندە کورسی دەسەڵات دازیاری سەرکەوتن خاوەنی ئەو دەستەی کە کەس لەبیری ناکات دوای ئەوەی ئەبوو جافەر مەنسوور بە فێڵ و تەل خۆی لێ ڕزگار کردووە لە گۆشەیەکدا کوشتی گوتی ئێستا ئەفسانەی ئەبوو مسلیم کۆتایی هات ئێستا دەوڵەتی بەنی عەباس دەست پێ دەکات تەنها بۆ خۆیان بەبێ خەڵک تەنها بۆ خۆیان نەک بەبێ دوژمن بەڵکو بەبێ هاوبەش خەڵک بوونی دوژمن قبوڵ دەکات دوژمن دەسەڵات پاساو دەدات و بیانووی مانەوەی پێدەبخشێت بەڵام هاوبەش تاگڕەوی دەسەڵات دەشکێنێت و لە ڕەگەزی شۆڕژێڕیدا شەریکە ئەمەش شتێکە کەس لێی خۆش نابێت لە ناوبردننی هاوڕێی خەبات نە تووڕێیەکی کتوپڕە و نە تۆڵەیەکی کەسیە ئەمە خەڵکی وەرچەرخان یەکلاکەرەوەیە لە ژیانی دەسەڵاتە واتە کۆتایی هێنانە بە هەر ناوەندێکی هێز کە سەرچاوەکەی لە فەرمانڕەوا تەنها نەبێت بنەبڕکردنی ترسێ هاوبەشکردنی سامان پێش خودی سامان و لە هەمووی گرنگتریش ڕاگەیاندنێکی کۆتاییە کە دەسەڵات بووەتە یەک بۆ یەک کەس بێ ئەوەی ئەوانەی دروستیان کردووە هاوبەشی بن ئەم کردەوە خیانەت نییە بەڕابردوو تاژدانەیەکە بۆی تاژدانێکی دڵڕەق کە هەندێک جار بە خوێن دەست پێ دەکات بەڵام لە مەنتەقی دەسەڵاتدا پێویستیە کە ڕێگای لێ نییە ئەمەش نرخێک کە لە ڕاگەاندنی سەرکەوتندا نانووسرێت و لە وتەکانی تاژداندا ناوترێت ئەو نرخە لە تاریکیدا دەدرێت بە بێدەنگی دواتریش لەبیر دەکرێت دەسەڵات بە سروشتی خۆی تەنها دەمێنێتەوە ڕەنگە بە هەزار دەست بنیاد نرابێت بەڵام لە کۆتاییدا جگە لە یەک دەست جێگای هیچ دەستێکی تر نابێتەوە ئەمە بەرگری نییە باڵکو تێڕامانێکی هێمنە لە سروشتیدا سروشتێک کە بۆ گۆڕانی سەردەم ناگۆڕێت ئەوانەی دەسەڵات پێیان دروستکرا پاشان بوونە مەترسی بووی ئایا لە یەکەم ساتی خەباتە دەیانزانی کە سەرکەوتن کۆتایی خۆشیان لەناو خۆیدا هەڵگرتووە لەوانەیە زانی بێتیان و لەوانەیە هەر بۆیە بە هەموو بوونیشیانەوە جەنگان وەگەوەی دڵنیابن ئەو شکۆی دروستیان دەکەن یان بێکۆ دروستی دەکەن بۆ خۆیان بڵێن شکۆ نییە شکۆ بیرۆکەیەکە بەڵام جەستەکان کاتین تەنانەت جەستەی ئەوانش کە بیرۆکەکەیان لەسەر شان هەڵگرتە بوو بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست ئەمەش بابەتەکانی ئەمجارەی بەرنامەی لێکدانەوە و هەڵوێست بوو هێوادارم بابەتەکان بە دڵی هەموو لە یەکتان بوو بێ سپاس کە تاکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان نابن تاوەکو بەرنامەیەکی تر وامەدەکنی چەند بابەتێکی تر بۆ ئێوەی خۆشەویست کات و ساتێکی باش بۆ هەموو لە یەکتان